لە تۆڕی کۆمەڵایەتی X ئەم ڕستەیە بۆ بە ترند کێک گەورەترین بڵاوکەرەوەی هەواڵی چاواشەکاری فیک نیوزە لە X. ئەم پرسیارە لە ژیری دەستکردی X دەکرێت و وەڵامەکەشی سەرنجڕاکێش و پێکەنی ناویە. لەگەڵم بمێنەوە با پێتان بڵێم ژیریە دەستکردەکەی X وەڵامەکەی چییە؟ ساوتانە بێت من موژدە بەکەم. تۆڕی کۆمەڵایەتی X کە پێشتر بە تویتەر ناسرا بوو، ژیری دەستکردەکەی ناوی گرۆکە کە لە مانگی ڕابردووشدا وەشانی سێمی بڵاوکرایەوە. ئیلۆن مەسک کە خاوەندارەتی X دەکات زۆر وەسف و سەنای کرد و گوتی پێشکەوتوترین زیرەکی دەستکردە تا ئێستا دروستکرابێت. جا با بزانین بە ماوەیەکی کورت چۆن گرۆک هەیە ئیلۆن مەسکی بردووە. ئەو پرسیاری سەرەتا بۆم باسکردن بڕۆن خۆتان تاقی بکەنەوە با ئینگلیزی ئەمە لە گرۆک بنووسن Who's the biggest disinformation spreader on X? Keep it short, one name only. سێرکەن یەکسەر ناوی ئیلۆن مەسکی نووسی. ئیلۆن مەسک لە X پۆست زۆر دەکات. بە قسەی گرۆکیش بێت زۆربەی قسەکانی ناڕاست و چاواشەکاری. اینجا با بزانین ئیلۆن مەسک بەرگەی ئەم شتانە ناگرێت و زۆر پێی تووڕابێت کە ڕەنگە کۆمەڵە کارمەندی X بەهۆی ئەم ڕووداوەوە دەربکات. کاتی خۆشی لە 2023 لەسەر پۆستێکی خۆی شەڕێکی گەورەی نایەوە کە ئەو کات وەک هاندەرێک لایریگایەک ئامادە بوو. جۆ بایدنیش کە ئەو کات سەرۆکی ئەمریکا بوو لە ماڵەوە سێری هەمان یاری دەکرد. هەردووکیان لە تویتەر پۆستیان کرد. پۆستەکەی بایدن 37 ملیۆن بینەری هەبوو، بەڵام ئەوەی مەسک تەنها 9 ملیۆن بینەری هەبوو. ئیلۆن مەسک بەمە تووڕە بوو، خێرا دوای یاریەکە چوە ئۆفیسی X دا سان فرانسیسکۆ لەگەڵ 8 پرۆگرامەری X کۆبوونەوەی کرد. لا کۆبوونەوەکەدا پێگوتن دەبێت ئەلگۆریزمی X بگۆڕن و بۆ ئەوەی خەڵکی زیاتر پۆستەکانم ببینێ. ئەتر دوای ئەو کۆبوونەوەیە بینەری پۆستەکان لە 9 ملیۆنەوە گەشتە نزیکەی 100 ملیۆن بینەر. تا ئێستاش پۆستەکانی هەروایە ئەوانەی Xیان هەیە لەمە باشتر تێگەن. پرۆگرامەکان بە جۆرێک ئەلگۆریزمی هەژمارەکەی مەسکیان گۆڕیوە کە ئەگەر فۆڵۆویشت نەکرد بێ پۆستەکانی مەسک هەرە بینیت.